سەبارەت بەم بابەتە بێگومان بابەتێکی گرنگ و بەسوودە و پێویستە لە ڕوانگەی شەریعەتەوە باسی لێوە بکرێت، بزانین هەڵوێستی دینی ئیسلامی پیرۆز سەبارەت ئەم بابەتە چۆنە. سەرەتا خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە، هەیە دروستی کردووە وەکو نێر، هەیە دروستی کردووە وەکو مێ. هەشە لە بیدایەتدا لە سەرەتای دروستبوونیدا کاتێکە لە دایک دەبێ ئیشکالیەک و ناڕوونیەک لە دروستبوونەکەیدا هەیە، دیار نییە جارێک لا نەبۆتەوە ئایا نێرە یا خودمەیە، واتە هەردوو ئالەتی نێری نەو مێینەی تێدایە. هەڵوێستی شەرع چۆن بێ و هەڵوێستی خەڵک چۆن بێ بەرامبەر ئەم جۆرە منداڵانەی کە بەم شێوازە دەبن یا کاتێکە دەبن بە گەنج یا گەورە دەبن، چۆن بڕوانینە ئەم واقعەوە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین. سەرەتا وەکو جانبی پزیشکی و طبی خوای پەروەردگار دوو جنسی دروست کردووە کە نێر و مێیە. ئەگەر هاتوو منداڵێک بە شێوازێکی وا دروستکرا بوو کە دیار نەبوو نێرە یان مێیە، پێویستە پێشانی پزیشک بدرێت بەهۆی تەحلیلات و فەحس و پشکنین و لێکۆڵینەوە. ئەو کاتە دەردەکەوێت کە زیاتر لە ئەسڵدا ڕەگەزی نێرینەیە یاخود ڕەگەزی مێینەیە، و ئەگەر بێت و عیلاجێکی طبی بۆ بکرێت بۆ ئەوەی بەو لایەدا بکەوێت کە ئەسڵی خلقەت و دروستبوونەکەی لە سەریەتی، ئەوە لە شەرعی پیرۆزی ئیسلامدا هیچ مخالفەی تێدا نیە، هیچ پێچەوانەیەکی شەرع نییە. واتە ئەگەر هاتوو دەرکەوت مێیە، ئەوە یعنی ئەداتی نێرینەی لێ ببڕدرێت و هەروەها بە عەکسیشەوە ئەوەش کارێکی ئاساییە، نەعیبی تێدایە، نەشتێکی بێشەرعیشە. بەڵێ لەوەیە هەندێک لە زانایان وا بفەرمونون کە ئەوە تەغییری خەڵقی خوایە، واتە نابێت خوای گەورە شتێکی چۆن دروست کردووە نابێت دەستکاریکەین. ئەمەش بەڕاستی بە هەڵە حاڵی بوونە لەم ئاەتە، چونکە خەڵقی خوای پەروەردگار کاتێک خوای پەروەردگار کوڕێک دروست کات کە هەوڵ بدرێ ئەم کوڕە بکرێ بە کچ، یا کچێ دروست کە هەوڵ بدرێ ئەم کچە بکرێ بە کوڕ، ئەمە بریتە لە گۆڕینی خەڵقی خوای پەروەردگار. ئەمما زیادەیەک لە ئەسڵی دروستکردنی کچێکدا هەیە یا زیادەیەک لە ئەسڵی دروستکردنی کوڕێکدا هەیە، دەڵێنەوە لە ئەسڵدا کچە و بەڵام زیادە خلقێتێکی تێدایە، ئەندامێکی زیادەیە دەبڕدرێت، یا لە ئەسڵدا کوڕە و زیادەیەکی هەیە چارەسەر دەکرێت، کەواتە ئەوە بریتی نییە لە گۆڕینی خەڵقی خوای پەروەردگار. بۆیە با بە هەڵە لەم ئاەتە حاڵی نەبین، بەڵکو خوای پەروەردگار فجعل منه الزوجين الذكر والأنثى، خوای گەورە جۆری سێیەمی باز نەکرد، تەنها ذەکەڕ و ئونثای باز کرد کە نێرینە و مێینەیە. بۆیە کە عیلاجی پزیشکی بۆ بکرێ ئاساییە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلام و هیچ کێشەی تێدا نییە، بەڵام زیاتر ئەگەر بوەستێنرێت تاوەکو بالغ دەبێت، زیاتر یەکلا دەبێتەوە، ڕوون دەبێتەوە کە کامیانە، ئەو کاتە باشتر دەبێت و ئەو کاتەش عیلاجی چاکتری بۆ دەکرێت. ئەی کۆمەلگا چۆن بڕوانینە ئەم کەسانە؟ جا لە مەرحەلەی مناڵەتیاندا بێ، مەرحەلەی گەنجێتیاندا بێ، دواتر بێت، پێویستە ئەو پەڕی ڕێز و احترام و تەقدیرمان بۆیان هەبێ، بە چاوی کەمەوە سیر نەکرێن، چونکە خوای پەروەردگار پێمە دەفەرمێ لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان. فەرمێ نابێ گاڵتە بە قەومێک گاڵتە بە قەومێکی تر بکەن، نابێ کەسێک گاڵتە بە کەسێکی تر بکە، لەبەر ئەوەی کە لە ئەسڵی دروستبوونی لە سەرەتای بچووکێتیدا مناڵێتیدا دیار نییە جارێ نێرەیان مەیە، نابێ بە چاوێکی کەمەوە یا بە چاوێکی سەیرەوە سیر بکرێن یا گاڵتەیان پێ بکرێ، بێگومان ئەوە کارێکی بێشەرعیە، خوای پەروەردگار لەوە ڕازی نابێ. ئینسانی مسلمان پێویستە ڕێز لە بەرامبەرەکەی بگرێ، جا ئافرەت بێ یا پیاو بێ یا ئەو حاڵەتە بێت کە لە زمانی عەرەبیدا پێی دەوترێ خونتا یان بە کوردی خۆمان پێی دەوترێ نێرەمووک، پێویستە ڕێزیان لێ بگیرێ. هەر کەسێک بە چاوی سوک سەیریان کا بێگومان گوناهی کردووە، ئەوە فسق و تاوانی کردووە. خوای گەورە دەفەرمێ ومن لم يتب فأولئك هم الفاسقون، ئەوانە فاسقن، ئەوانە فأولئك هم الظالمون، ئەوانە ظالمن، زوڵم دەکەن و کارێکی بێشەرعی دەکەن. بۆیە داوام لە حکوومەتە، داوام لە دەستگاکانی ئاساییشە، لە شوڕتە و پۆلیسە و لە خەڵک بەگشتی لە گەنجان هەموو چین و توێژەکان ڕێز لەو کەسانە بگرن کە تۆزێک یعنی خەلەلێک لە دروستکردنیاندا خلقەتیاندا خوای پەروەردگار بۆ حکمتێک وای کردووە، ڕێزیان لێ بگرن بە چاوێکی بەرزەوە سەیریان کەن و دڵیان بدەنەوە، نەک دەربکرێن لە شوێنەکان، نەک بەبێ ڕێزی سەیریان بکرێت. بەڕاستی کارێکی گوناح و نەشیاوە، خوای پەروەردگار لێمان ڕازی نابێ و بگرە ئامادەی ئەوەش بێ کە خوای گەورە عقوبەی ئەو کەسە بدا کە بە چاوێکی کەم سەیری ئەو جۆرە کەسانە دەکات.